دەیانەوێت لە ماوەی چەند هەفتەیەکدا کارەبای بەردەوام بۆ شەقامی بازنەیی مەلیک مەحموود دابین بکەن. کارەکەیان لە چوارچێوەی ئەو پرۆژەی چاکسازیەیە کە ماوەی مانگێکە لە سلێمانی دەستی پێکردووە. بەڕێوەبەراتی کارەبای سلێمانی بەم ڕێگەیە کارەبای بەردەوام بۆ شەقامی بازنەیی مەلیک مەحموود دابین دەکات. لە قۆناغی یەکەمی پرۆژەکە بە هاوکاری کۆمپانیای IQ کێبڵی بۆ 6 کیلۆمەتری شەقامەکە دابین کردووە. بەم شێوەیە دەتوانرێت لە 170 شەقامی بازنەی مەلیک مەحموود کارەبای بەردەوامی بۆ دابین بکرێت. گواستنەوەی ئەم ئینارانی شەقامی مەلیک مەحموودە بۆ سەرفیدەری لەسەر فیدەری ئاساییە و بۆ سەرفیدەری بەردەوام بەم بەستی ڕووناکردنەوەی شەقامەکان لە کاتی تاریکی شەوە بە بەردەوامی کارەبا هەبێت. بۆ ئەمەش پرۆژەکە دوو بەشە، بەشێک گواستنەوەی 10 کویسکە لەسەر فیدەری 170 بۆ سەرفیدەری 116 بەردەوام، بەشی دووەمیش گواستنەوەی 4 کویسکە بەستنەوەی 4 کویسکە لە پردی کۆبانێ بۆ چوارڕیانی دەواازەی شار چوارڕیانی سەرشناری پێوترێت کە ئەمەش تقریبا نزیکەی لە 170 شەقامی مەلیک مەحموود ڕووناکەکاتەوە. پارەی تەرخانکراو بۆ ئەم بەشەی پرۆژەکە نزیکەی 600 ملیۆن دینارە و لەسەر بودجەی کارەبای سلێمانی جێبەجێ کراوە بۆ دابینکردنی کارەبای بەردەوام بۆ تەواوی شەقامی بازنەی مەلیک مەحموود پێویستیان بە نزیکەی 500 ملیۆن دیناری ترە. پرۆژەی دابینکردنی کارەبای بەردەوام یەکێکە لەو پرۆژانەی کە با بڵین هاوکاتە لەگەڵ جێبەجێکردنی لەگەڵ بڕیاری جێگیری سەرۆکی حکوومەت بۆ ڕێخستنەوەی شەقامی 6 مەتری و ڕەنگکردنی دیارە و پرۆژەی ئێمەش با بڵین لەسەر بودجی بەڕێوەبەراتی گشتیمان دابینەکرێت کە دابینکردنی کارەبای بەردەوامە بۆ سەرجەم تۆڕی کارەبای ناو بۆ شەقامی بازنەیی. لە گەڕێکی توی مەلیکیش بودجەیەک تەرخان کراوە بۆ دانانی ڕووناکی بۆ جووتسایدی گەڕەکەکە. بە تەواوبوونی ئەو پرۆژانەش زۆرینەی شەقامەکان لە شەواندا کارەبای بەردەوامیان دەبێت و شەقامە سەرەکیەکانی شار هەمیشە ڕووناک دەبن. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.